سڵاتەن لێبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەزیزانم هەمومان لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان و بیستمان کە خەڵک باز لە پاراستنی ژینگە و گرنگی ژینگە دەکا. بەڵام ئەو ڕۆکە بەرنمەکەی من جیاوازە و باز لە پاراستنی ژینگە ناکەم. بەڵکو ئەمڕۆ لە بەرنمەکەم ڕاستە و خۆ دەچمە شوێنی ئەو کەسانەی کە سەیران و گەشتیان کردووە بزانین ئاخۆ چەند بەعەمەلی بەکرداری ڕێزیان لە ژینگە گرتووە. ئێمە دەبینین لە ڕاگەیانەکان چەند ڕۆژێکە لە نێو خەڵکدان لە شوێنە گەشتیاریەکاندان خەڵک هەموو بازدەوە دەکات پێویستە ژینگە بپارێزین. شوێنێکی وەکو دڵۆپە سەیرانگای دڵۆپەکە لە شاری هەولێرە زیاتر لە دەڕاگەیان پازە ڕاگەیانی لێبوو بەناو خەڵکانە بڵاو بووە باسییان لە ئەو خەڵکە بە تەواوەتی باسییان لە گرنگی ژینگە دەکرد. ئەمڕۆ دەسمە دڵۆپە ئەخۆ بزانن فعلەن ئەو خەڵکەیە ژینگەی پاراست و ڕێزی لە ژینگە گرتووە. بینەری ئەم بەرنامە جیاوازەمان بن و لەگەڵماندا بن با شوێنی سەیرانکەرانتان بۆ بگوازمەوە بزانین شوێنی خۆیان تا چەند پاراستووە. لەگەڵماندا بن و دوور مەکەونەوە. فەرموو. شتێک دەبێتە هۆی بێزاری ئێوە. وڵی ئەوەی کە ئێمە سەرسان دەکات بەو خەڵکیە ئەو خواردنی کە دەیهینی لێرە بۆ خواردنی خۆی نیوەی زیاتر لێرە فرێدا بەزی دێت لە شوێنەکەی خۆی. یعنی ئەوەی کە دەینە عیلەک بەشی دوو عیلەیە. بەڕاستی زۆر هیلاکی یانیەگە بێت و ئەو خەڵکانە بێن لۆ ئەم مەسافەی 5,000 کەس دانیشتێکی یەک دەبەفرە یەک کلینکس فڕێدا دەبتە ئەوە 10,000 یەکێ دەبەک و کلینکسێک 10,000 کێماندیە ئێمە ماندی ئێمە پشتمان دێشێ کاک ئێمەش ماڵ و منداڵمان هەیە بچین ئەو سەیرانگانە. دایک و باوکانیش پێویستە ڕێنمایی منداڵەکانیان بدەن چۆن ڕێگە نادەن مناڵەکانیان لە ماڵەوە لەسەر مافور شتێک فڕێ بدەن واش ڕێنماییان کە لە شەقام لە چادە لە شوێنە گشتەکان فڕێ نەدەن و پیسینەکەن. تۆکو هاوڵاتیەک تا چەند گرنگی بە ژینگە و پاگراگرتنی ژینگە دەی لە کاتی چوونت بۆ سەیرانگەکان. بەڵێ ژینگە ئەگەر بینە سەر ژینگە باس بکەین ژینگە بەشێکە لە ژیان ئێمە ڕۆژانە لەگەڵ ژینگەدا تێکەڵاو دەبین لەگەڵ ژینگەدا دەژین. من وەکو بڵێن کەسێک کە لە هەرێم کوردستانیان بن لە ڕۆژیانی ڕۆژانەم گرنگێکی زۆر بە ژینگە دەم چکەوە ڕاستە خۆ پەیوەندی بە ژیان و تەندروستی کەسایەتی خۆمەیە. باشە گرنگەکانت لە چ ڕوویەکەوە زیاتر لە چ ڕوویەکەوە گرنگی پێت دەی ژینگە چی لێ ئێمە داوایە؟ بەڵێ بەخۆی ژینگە بڵێن زۆر لایەن دەگرێتەوە چ لە لایەنی ئەوەی کە تێکنەدانی حەدیقەکان سەیرانگاکان کە نەبڕنەوەی دارە و پیس نەکردنی کە بە شێوازێک کە ئەو بابەتانی کەلوپەری پاژماوەکان زبڵەکان فڕێنەدەی بە شێوشی تەندروستیش فڕێ بدێت. باشە کاک سامان خەڵکی ئێمە هەموو باز لەوە دەکات کە ژینگە گرنگە بپارێزین و پێویستە ژینگە بپارێزی بەڵام کە دەچیتە سەیرانگەکان دەبینی لە دواوەی گەشتیاران دەبینی هیچ لە قسەکان نەبووە بەکردار. بۆ کارچیە کە قسەیە و نابێ بەکردار ژینگە پارێزی تەنها قسەیە نابێ بەکردار. من لە بەرنامەی ڕابردوو کردوم لە نێو بازار کۆمەڵە خەڵکم دوان هەموو باسییان لەوە دەکرد کە پێویستە و ژینگەی بپارێزی بەڵام هەر ئەو خەڵکەیە بوو بینیم چوومە یەک چەند سەیرانگایکی شاری هەولێر بینیم هەر هەمووی پیس کراوە هیچی نەپارێزراوە بۆ خەڵکی ئێمە تەنها قسە دەکات. ئەوە دەتوانین ینی لە چەند خاڵێکدا لەیەکی بدەینەوە ینی چەند خاڵێک باز بکەین ینی تەنها لەلایەک لایەن نا برن لایەنی ئەوەی ئینتیمای نیشتمانی خەڵک و ئینتیمای نیشتمانی بۆ وڵاتەکەی خۆی ئایا وڵاتی خۆی تا چەند خۆش دەوێت هەزەکەی لەم بڵێن چەند ساڵ ڕابردوو خەڵک لە وڵاتیمان تقریبا وەکو بێزاربوونەکەی ئەو وڵاتە بە وڵاتی خۆی نازانێ هەز دەکات یان لە هەموو ناحیەکان زالایانی پیسکردنیش ئەمە یەکێکە لە بەرپرسیارەتێتەوە گە بە وڵاتی خۆزانی ئەوە وڵاتی خۆت پیس ناکەی و پاک ڕای دەگری چکە لایەنی ئەوەی هەیە کە خەڵک گەشتیار ڕوو تێ دەکات و سوودی قازانجی ئابووری بۆ وڵاتەکەی خۆت دەبێت لایەنێککە ئەویش لایەنی هۆشیاریە ینی تۆ ئەو خەڵکە نازان کە
پاگڕاگرتنەکە تەسیری چی دەبێت لەسەری بۆ نمرە لایەنی داوتی دەبی تێ بگەین ئایا لایەنی تەندروستی تا چەند سوودی بۆ تۆ دەبێت لایەنەکانی کە ئەوە تێگەیشتنە هەیە بۆیە دەبێت ئەم تێگەیشتنە چ لە پەروەردەشە بێت لەسەر چێ ئەم تێگەیشتنەیە بە هاوڵاتیان بگەێنێت تۆکو هاوڵاتێک پێ دوایە لە چێوە دەبێت لە شوێنێکەوە ئەن لە چلایەکایەکی حکوومەت پێویستە ئێمە فێرکرین بۆ پاراستنی ژینگە بە هەمان شێوە ئەمەش چەند بەشێک دەگرێت بۆ نمونە سەرچترین یان خێزان یعنی تۆ بینە دایک و باوک لە ماڵەوە ناری بڵێن ها ماڵی خۆی پیس بکاتنەوە منداڵە چۆن ناڵی ماڵەکەی خۆی پیسکە ئەو ها لە سەریتی بڵێ کۆڵانەکەی قوتابخانەکەی هەموو شوێنانە کە پیس نکات ئەوانیش بە ماڵی خۆی دابنێتن حتا بڵێن پەروەردە دەبێ ئەمە ڕاستە و خۆ بکرێتە دەرسێک تۆ ببینە بەرنامەکانی ئەوانی لە وڵاتەکانی کە دەکرێتن بینە چەند جوان وڵاتی خۆیان ڕدەگرن حتا پرسیاریان پێ لێ بکە تۆ بڵێ بۆ ژینگە پاگڕادەگری پرسیارێکی سەیرە لایەن چکەمە ینی ئەگەر بڵێن ژینگە پاگرانەگری ئەوە بەشێک نەقسیە لە مرۆڤایەتی چکە ژینگە بەشێکە لە مرۆڤایەتی بوون جا لەسەر خێزان لەسەر پەروەردە چکان وتم بە دەبێ بکرێتە بەشێک لە دەرس وانە لە قوتابخانەکان بێتەوە لەسەر حکوومەت ڕێنماییەکان دەداتن و حتا ئەو باج و دەرامەتانێکە لەسەر ژینگەوەری دەگرێت دەبێ خزمەتی ژینگە بکاتەوە لەسەر هەموو کۆی کۆمەلگا بڵێن هەموو بە یەکەوە دەتوانێت ژینگە پاگرابگرێ حتا کۆمپانیەکان معاملەکان ئەمانە هەموو بە یەکەوە دەتوانن شێوەی پرێم پاک ڕاگرتنێکی دروست بدەنە وڵات. مامۆسا خەڵک چۆن بوونەوە ساڵ لەگەڵ ژینگە و چۆن هاوکاری ئێوە بوون و ئێوە لەم وەرزەیەدا بە تایبەت پێم وایە ئەرکێکی زۆر قورستان هەیە خەڵک تا چەند هاوکارتانە سەرەتا بەخێر بێن ئێمە وەکو بەڕێبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی بەرنامەیەکی تەواوماندانە بۆ ڕۆژانی نەورۆز کە پێش نەورۆز هەڵمەتێکی فراوانی خایانکردنەوەمان ئامادەجاندا بۆ هەموو دەواازەکانی شار و شوێنە گەشتیارەکان بە هاوکاری هەموو کۆمپانیەکانی خایانکردنەوە بە هەمانجی لەگە بەڕێوەتی ئەوقافی هەولێر کە چەند مامۆستایەکی ئاینی بەشدار بوون و چەند ڕێکخراوێکی ژینگەی و مامۆستایان و چەند گەنجێکی خۆبەخش بەشدار بیت لەو هەڵمەتە ئەو هەڵمەتە پێش ڕۆژانی نەورۆز ئەنجامدا لە ڕۆژانی نەورۆزش حاوی چەسپای گەوراماندانە لە زۆربەی شوێنە گەشتیارێکان و هەروە ڕێنمایی ژینگەی بۆ خەڵک و لە هەموو دەواازەکانی شار نایلۆنی زبڵمان دابش کردووە و ڕێنمایی ژینگەیشمان بە خەڵکدا و لە ناو خەڵک سوڕاینەوە ئامۆژگاریشمان کردینە و وشیاری ژینگەیشمان پێکردینە. تا چەند خەڵک ئەو ڕێنماییانەی جێبەجێ کردویان ئەو علاگانێک کە تەوزیع کرا و لایلۆنەکانی زبڵ خەڵک پاشەڕۆکی دەخستە ناویێت. وڵا بە خۆشببختانە ئەو ساڵ فەرقی گەبوو لە ساڵانی پێشتر ئەو ساڵ خەڵکە ینی زۆر ڕێنمایی وشیاری ژینگە بوو ڕۆڵی مامۆستایانی ئاینی هەبوو لە بابەتەگە و ڕۆڵی ڕاگەیان نەگەن وەکو بەڕێستان بوون لەسەرەوەی کە لە مینبەرەکان باسییان کرد خەڵک پێدوا بوو کاریگەری هەبوو لەسەر خەڵک بێگومان کاریگەریی یەکجار زۆری هەبوو لەسەر خەڵکە و ئێمەش بەردەوامە بن لەو هەڵمەتانە لەو هەڵمەتی پاکردنەوە بووی. وڵا ئێستاوا لە ڕۆژای نەورۆز هەستی ڕۆژی بەردەوام بووینە و بەردەوامش دەبین چکە پاشی نەورۆز بە خۆمان زەی وەرزی بەهارە ئیدی گەشت و خەڵک دێتە سەیران ئێمە شەڵا بەردەوام دەبین داوای لە ڕێی کەناڵە بەڕێزەگەشتان دەکەم لە خەڵک یارمەتیماندا و پاڵپشتمان بێ بۆ زیاتر سروشتەگەمان خاوێنتر بێ. وڵاتیەک چی بۆ ئێوە پێ دەکرێت کە کارتان بۆ ئاسانەکات چی بکات کار بۆ ئێوە ئاسانە بێ وەکو ژینگە پارێزان. تەنها زبڵ پاشماوی خۆی لە نایلۆنی چکا و ئەگەر پێی کرا بیگێتە سەر شەقامی سەرەکی یاخود ئەو حاویە سەسپاوانە کە دانرا ئێمە زۆر سپاسیەکە. خێرەتتانەکەم کە تەلەڤیزیۆنی پەیام سەردانی ئەم ناوچەیە کردە بۆ ئاگادارکردنەوەی هاوڵاتیان کەەوە ئەگە کەمە کورتێکی هەیە بەشکەم بە خۆیانە بچن و ژینگەکە لەگەڵ خۆیانە پاک و خەیان ڕابگرن ئێمە بنسبی خۆمان عایلی خۆم ئێمە دوو عینە خۆ ماڵ کوڕەکەم هاتیینە علاگەمە لەگەڵ خۆمانە هێناوە پاش ماوەی خۆمان هەچی بێ هەچی لە دۆروبەرمانش کەفتوین خەڵکی ئەوش کۆ دەکەن لەگەڵ خۆمان لێ بێبم و لای ماڵمەتەنەکەی حاوێ دەخمەوە زبڵ حاوێگە. باشن پێت وایە هۆکار چییە کە دەبینی لەوانێت تۆ تا شوێنێکی پاک بدۆزیتەوە لێرە تۆزە زەحمەت بێ بەر لەوەی کارمەندانی شارەوانی بێ خەڵکێکی زۆر ڕێز لە ژینگەکە ناگرێت هۆکار چیە بەڕای تۆ؟
والله ئەوەش کە ڕێزە ژینگە ناگرێ من ئەڵێم لە ماڵەوە پیسە ئەگە خۆی ئینسان لە ماڵەوە ماڵ خۆی چۆن خاوێن بگە ئەبێ دەوروبەرێکی خاوێن بکرد چونکە ئەم خاکی گەلی کوردستان ئەلحەمدولیلا بەهەشتێکە خۆی گەورە لەسەر زەمین بۆمانی قەرار کردووە لە هەر چیژ و توێژ و کۆمەڵایەت تین و توێژ و کوردی بێت ئێمە گشتمان گەلی کوردستانین ئەمێ فەرق نەکەین بڵێن ئەمە ئەوێ ئەمێ لە هەرکێ دەستمان پێ پاوەخاوین ڕابگین لەبەرەوە قومی غەریبی عەرەبێکە لە شوێنێک لە شارێکە لە وڵاتێکە کەسێتێن سەر ژینگەی کوردستانەکەن بەڕاستی ئەم وڵاتە وڵاتی سەقافەتدار تێگەیشتنە و ئابووری ژیانیان زۆر خۆشەویستە ینی ژینگە پێم وایە تاکە شوێنە کە بە عەدالەت بەس هەمومان داوەژوە هیچ کەسێ یەک نەفەر هین هەموویە هین هەموویە تو ئەگەر بێ ئەنەظافەتە من الئیمان تو ئەگەر پاکبی تەواوە لە ئیمانوە تێت داواکاری چێ لە خەڵکو لە هاوڵات وەڵام من داواکاریم لە خەڵک ئەوەیە کەواتیان ئەو شوێنە پاک و ڕاوێن ڕاگەن کەسێتر لە شوێن ئەوانیش دێت ئەبێ شوێنەکە پاخاوێن ڕابگرێت چکە بڵ شکاوێ لەم ناوە زباڵێنێک بۆ نەگەیتیە و کەسێکیش زامدارێت تا سیارێ پەنچەرێ شتێک خۆش نییە. چۆنی بەڕێزتان ڕێزی لەگەڵ ئەو پاکردنەوەی و خەریکی پاکردنەوەی ئێرە چۆنن والله پشتمان شکاوە هاتە ئێستا خپیسە ئەرێ وڵا خەڵکەکە دێ نانەکەی دەخواشەکەی دەخۆ لێرە بەزیدێلی علاگەماندایتی بار ناکە خواردنیش فرێ دەدەن تەبعاً باشە شتێکی نامۆت بینیە لێرانە فرێدرایە گۆشتت بینیە لێرە یان پاژماوەی خواردنێکی زۆر لێرە فرێدراوی بەدی هەیە ئەدیکو باشە داواکاری چیە لە خەڵگە تۆ وڵا داواکاریم لە خەڵکەوەی کاک علاگەیان دەینێت تشتیان دەین بام کاتە ناو علاگەکە کە پسمانەیە قەڵامانەیە با دەکەین یعنی ئەگەر بێت و لە ناو علاگەی بی ئەو ماندیبوون لۆگۆ کەمتر دەبتەوە بەدی تەبعاً لۆمە کەمتر دەبتەوە باش ئەتۆ داواکاری چیە لە خەڵک پێویستە خەڵک چ بکالەوەی هاوکارین گۆبی وڵا پێشتەوە هاوکاریمەبی کە علاگەمان دێنێ با ناو علاگەی بکە زۆرمانجی نابین بۆ مەش باشە بۆ ئەنج باشە کاتێکی زۆر تان بەو شتانە سەرف دەبی کە بۆ نمونە لە عەرز فرێدراو نەکراتەوە ناو علاگە بەڵێ زۆرمان پێ سەرف دەبی کاتەکەشمان دەکوژێ بە خۆشمانماندی دەبین خەڵک تا چەند هاوکارتان بووە لەو گەشتەی بەتایبەت لەو نەورۆزەی وڵا باوەڕ ناکەم هیچ هاوکارمان بتەوە علاگەیان پێ دەینە ناکەن ناو علاگەی لەسا لە سبێنەوە ساعت چەند خەریکنن گۆ لە سپێنە سعات هەفتەوە تا ئێستا خەریکین چەندتان خاوێن کردی هەر لەو منتیقەی بوونە بەڵێ ئەو منتیقەوە بە کاملی بووینە پیس بوو بەر لەوەی ئەم گۆبێ وەڵا زۆر پیس بوو باشە لێرەوە دەتەوێت بە خەڵکی بری ینی بە خەڵکی دەرێن بە هاوکاری مام دەنێ زۆر مادیشمان نەکەن ئەتو چ بە خەڵکی دەرەی وەڵەوە چۆی گوتین دەستان خۆش بی سەرکەوتوو بن بینەرانی خۆشەویست ئەوانەی کە دەیبینن کۆمەڵێک خەڵکی ئەو شاری هەولێرە کۆمەڵە گەنجی ئەو میلەتەی ئێمە یعنی هەمووی کەسی خۆمان و پاژماوەی خۆمان خڕەکەنەوە بەداخەوە بەشێکی زۆرمان دەبینین لە میدیاکان وەکو لە بەرنامەکانی ڕابردوم لە نێو بازارەکان خەڵک لە بازدا پاراستنی ژینگە و گرنگی ژینگە دەکا بەڵام دەبینین هەر هەمووی قسەی و نابێ بە عەمەل لە شارێکی وەکو هەولێر پایتەختی ئارامی و ڕۆشنبیری دەبینین ژینگە پیس دەکرێت وەوانە هەمویان داواکاریەوان زۆر زۆر داواکاریەکی بەسیتە بەسیەوە دەکەن علاگەمان دایتەوە پێویست ناکە پارەشی پێسەر بکەن لایلۆنی زبڵەکەتان لایە ئەگەر خۆشتان نەوێت بە زۆر کردومانەتە نێو سیارەکانتانەوە تەنها ئەو پاژماوەی خۆتان تەنها لە ماوەی 3 دقیقە بیخانە و لایلۆنەکە و کار و ئیش بۆ ئێمە ئاسانەکەی و دەتوانی لە داهاتوو گەشتیاری زیاتر ڕووکاتە هەرێکمەکەمان بەهۆی پاچی ژینگەکەمان من هەر لەم بەرنامەیە بەردەوام دەبم و چەند شوێنێکتان بۆ دەگوازمەوە بزانین خەڵک چی بەسەرهێناوە لە دوای گەشتەکەی بینەرمان بن و دوور مەکەونەوە. شتێک دەبێتە هۆی بێزاری ئێوە وڵی ئەمە ئەوەی کە ئێمە سەسان دەکا بە خەڵکەیە ئەو خواردنی کە دەیهینی لێرە بۆ خواردنی خۆی نیوەی زیاتر لێرە فرێدا بەزی دێت لە شوێنەکەی خۆی ینی ئەوەی کە دەینە عیلەک بەشی دوو عیلەیە بەڕاستی زۆر هیلاکی یانیگە بێت و ئەو خەڵکانە بێن لۆ ئەم مەسافەی 5,000 کەس دانیشتگی یەک دەبەفرە یەک کلینکی سفرێدا دەبتە ئەوە 10,000 یەکی دەبەک و کلینکسێک 10,000 کێماندی ئێمە ماندی ئێمە پشتمان دێشێ کاک ئێمەش ماڵ منداڵمان هەیە بچین ئەو سەیرانگانە دایک و باوکانیش پێویستە ڕێنمایی منداڵەکانیان بدەن چۆن ڕێگە نادەن مناڵەکانیان لە ماڵەوە لەسەر مافور شتێک فڕێ بدەن واش ڕێنماییان کەن لە شەقام لە چادە لە شوێنە گشتەکان فڕێ نەدەن و پیسی نەکەن.
بینێرانی خۆشەویست ئێستاش لەگە یەکێک لە خەبخۆرانی ژینگەین یەکێک لە چاڵەگوانێنی بواری ژینگە کاگ ئاسۆیە کاگ ئاسۆ نێوانتان چۆنە لەگەڵ ژینگە بە تایبەت لە دوای وەی کە کۆمەڵی گەشت ئەنجامدرا و خەڵکێکی زۆر ڕووی لە ژینگە و سروشتی هەرێمی کوردستان کرد تا چەند هەز دەکەی و خەڵکەیە ژینگەکەی وەکو خۆی پاراستووە و دیمەنە جوانەکانی کوردستان یان دیمەنە جوانەکانی شوێنەکانی سەیرانگەکانی تێک نەداوە. بەڵێ بەداخەوە هاونیشتیمانیان کە لەو سێ ڕۆژەی نەورۆز لە جیاتی ماڵەکەی خۆیان بە پاک ڕابگرن وێرانیان کرد چونکە ژینگە سروشتی کوردستان ماڵی هەموو تاکێکە لە چەند ڕۆژی ڕابردوو کە بینیمان ئێمە وەکو ژینگە دۆستێک هیچ دڵنەوە یەکیان هیچ مرتاحیەکمان بۆ هاونیشتیمانە نەبینی چونکە لە ڕۆژانی زووتری بەر لە نەورۆز ئامادەکاری تەواو کراوە بۆ پاچی خاوێن کرابەوە لەلایەن کۆمپانیەکانی پاکەرەوەی سەر بە شارەوانی بەڵام بەداخەوە هاونیشتیمان لە جاتی پاچیکەن وێرانیان کرد خراپتریان کرد. باشی مامۆستا من لە بەرنمەکەش ئاماژەم پێدا دەبینین هەموو هاوڵاتیان باز لەوە دەکەن کە ژینگە دەبێت بە پارێز لە ژینگە گرینگە ئەنێمە وەکو میدیا لە نێو خەڵکەیە بووین هەمووی باسی گرنگی ژینگەیان دەکرد باش ئەگەر ئەو هاوڵاتیانە نەبن چێنەوە ژینگەی پیس دەکەن باشە بۆ خەڵکی ئێمە تەنها قسە دەکا بە کردار ژینگەکەی خۆی ناپارێزێ. بەڵێ ئاستی ڕۆشنبیری زۆربەی کەسایەتەکان لە بواری ژینگە هەیە بەڵام ئاستی هۆشیاریان نییە با من ڕۆشنبیریەکەمە بێ بڕوانامەکەمە لە بواری ژینگەدا بەڵام ئەگەر ئاستی هۆشیاریم نەبی وەکو ئەو کرێکارەی ئەو ژینگە پارێزیان ئەو منداڵی کە پاشماوەکەی خۆی فرەداتە ناوتەنەکەیان ئەو سەرچاوە ئاوی پیسناکە ئازاری ئاژەڵ و باڵندەکەی نادا کەواتە من ئاستی هۆشیاریەکەم ناگاتە ئاسیوی بۆیە هاونیشتیمانیانی ئێمە هێشتا ئاستی هۆشیاریان زەعیفە لە ڕوانگەی ژینگەیەوە. چێ بەبەر پرسیار دەزانی لەوەی کێشتانە و ڕۆشنبیریە بڵاو نەبوو تۆ خەڵکی ئێمە ژینگە بپارێزین پێویستە لە کوێوە دەست پێ بکرێ بۆی ئەم ڕۆشنبیریە بڵاوکەینەوە کە ژینگەکەی خۆمان بپارێزین. بەڵێ هەم لە خێزان هەم لە ناوەندەکانی خوێندندا هەردوو هۆکاری سەرچین و ڕاستەوخۆ پێکەوە بەستراون کە دەتوانن ئەو گرفتانەی کە ڕوبەڕوومان دەبنەوە چارەسەر من نەک ئێلا لە ژینگە لە هەموو سێکتەرەکانیش ناوەندەکانی خوێندن پێویستە وەزارەتی پەروەردە لە هەموو بابەتەکاندا لە شعرا لە چیرۆکە لە دەروانەکانی تری زانستە گرنگجی بە پرسە ژینگەیەکان بدا و دایک و باوکانیش پێویستە ڕێنمایی منداڵەکانیان بدەن چۆن ڕێگە نادەن مناڵەکانیان لە ماڵەوە لەسەر مافور شتێک فڕێ بدەن واش ڕێنماییان کەن لە شەقام لە چادە لە شوێنە شتەکان فڕی نەدەن و پیسینەکەن. تۆکو مراقی بێگیان وەکو سەرپەرشتیاری ئەو گەنجانەی کە لێرەن و خەریکی پاک ڕاگررتنی ژینگەن شتێک هەیە کە ئێوە بێزارەکە لێرانە کە فڕێدرێ شتێک دەبێتە هۆی بێزاری ئێوە سەرەتا دەست خۆشتان دەکەین خێراتتان دەکەین وڵی ئەمە ئەوەی کە ئێمە سەسان دەکا بە خەڵکەیە ئەو خواردنی کە دەیهینی لێرە بۆ خواردنی خۆی نیوەی زیاتر لێرە فڕێدا بەزی دێت لە شوێنەکەی خۆی یعنی ئەوەی کە دەینە عیلێک بەشی دوو عیلەیە ستامە تازە گەڕینە گۆشتمان دیتەوە گۆشت خەڵک فڕیدایە خواردنی ساخ فڕدرایە نێم خواردن سفرە هەبووە پڕ بە خواردن ئەوەندە نەخوراوەندێک کە لێرە بەزیمایە زانمە وەکو کۆمپانیا لە دوو ڕۆژ پێش نەورۆزەوەمە خەریکین ئەو سەرانگایە پاندەکەینەوە بە هاوکاری بە ڕێبەراتی ژینگە پارێزی ینی چەند ڕۆژ ئەمە کرێکارەکان هەموو فەرمانداوینە ئەو سنوورمان بە تاواتی خایان کردووە ئێستا هەر بەردەوامین. ئەو ساڵ چۆن بوو خەڵک تا چەند هاوکارتان بوو پێم وایە بۆ ئەو ساڵ حملەیەکی زۆر گەورەتان کرد هەم لە ڕێگای مینبەرەکانی مزگەوت هەم لە ڕێگای تەوزیعکردنی و هەموو علاگەی زبڵ و پاژماوە. بەڵای ئەو سار فەرقەکی هەبوو لەگەر پار بەڵام ئێستاژ ئێمە گلەیمان هەیە لە خەڵکەکەی گلەیمە ئەوەیە ئەو خەڵکی کە دێ لەو شوێنی دادێنیشی کاکە بەس ئەو سنووری کەلی دادێنیش بەس ئەوێمانەوە خایەن کاتەوە ئەمە علاگەمان دایتی ڕێنمای مەداینە کاکە بەس ئەو شوێنی هەل لە علاکی کە لە شوێنێکی خۆت بەجێ بێرە ئەمە کە پسمانەیە قەلابمانەیە دێباری دەکات و دیباتن ئەوەن دەمانداوە لە خەڵکی دەکەن ئەو شوێنە لەوانی سبێنی خۆی بێ لێ دانیشتەوە یا حسابی بکاو کرێکاری کە خڕ دەکاتەوە داچمە تۆ لەوانی برای بیمامی بی ئامۆزابی خەڵکی وڵاتیە شوێنەکەی خۆی خیان دەکات بەس تۆزەک هاوکاردی ئەو شوێنی کە لێیە کە خواردنەکەی خلاص کە سفرەکەی خلاص ئەبە 5 دقیقە خڕی دەکاتەوە لە علاگە لە شوێنێکی خۆی داینێ بەزێ بێری ئەمە دەچین باری دەکەین و ئەوەن دەڕێنمانمان پێمان خۆشە و خەڵکە تۆزەک هاوکارمان بن کە هاوکارمان دەبن ئەو شوێنە خایان دەکەین و کەسبێنێ ئەو دێتەوە لێ دادەنیشتەوە. پێم وایە ئێوە لە بەیانی زووە لەسەر کارن ینی خەریکی پاکردنەوە هۆکار چییە کە سەعات 5 بەیانی دەست بەکارەکە نەتانوێ شوێنەکە ئامادەکەم بۆ گەشتیاران هۆکارەکەی چی دەمانێت پێش ئەوەی کە خەڵکەکە بێ لە شوێنە دانیش جوگە خەڵکی ئێستا تۆزێک تاخیر دێ ئەمە پێشەوەی خەڵکەکە بێ دەمانێت شوێنەکە خاوێنکەینەوە دووبارەکە خەڵکەکە ڕۆی دیسان ئەمە دەبی هەڵمەتج کە خاوێنکردنەوە بکەین و شوێنەکانی خاوێنکەینەوە.
دەمبینی خەریکی پاکردنەوەیانە ئێوە لە کێوە خەریکن و تاکیش بەردەوام دەبن. سەرەتا بەخێر بێن دەستخۆشتان لێ دەکەم. بەڕاستیمە لە پێش نەورۆزەوە خەریکی پاکردنەوەی ژینگەینە بۆ خەڵکی کە دێتە گەشت و گوزار دەکە بۆ سەیران بۆ خۆشی بەس بەڕاستی ینی ئەو ساڵ تا ساڵەکانی کە فەرقی هەبوو بەڕاستی ینی خەڵک زۆر هاوکاری مەبوو لەو شیارە ژینگەی ڕێنماییمان پێداون ناو خەڵکە سوڕاوینەوە بۆی هاوکارمان بن ئەمەش هاوکاریان دەبین. ئێستا ئێوە گروپێکی چەند کەسین چەند گروپی ئاواتان پێخێناوە لە نێو بۆ نمونە وەکو سەیرانگایکی مونیمێت نزیکەی وەڵا ئێمە کۆمپانیەک بەکامل جگە لە کۆمپانیەکانی تریش بە هەمومان ینی بە 6 بەلەدیە 6 کۆمپانیە هاوکاری شوێنە گەشتیارەکان ینی پاکردنەوە دەکەین. بەڕاستی زۆر هیلاکی یانیەگە بێت و ئەو خەڵکانە بێن لۆ ئەم مەسافەی 5,000 کەس دانیشتێکی یەک دەبەفرە یەک کلینکی سفرەیدا دەبتە ئەوە 10,000 یەکی دەبەک و کلینکسێک 10,000 چێماندیە ئێمەماندی ئێمە پشتمان دێشێ کاکە ئێمەش ماڵ و منداڵمان هەیە بچین ئەو سەیرانگانە ئەوانش دایانێت ڕۆزە سەیرانە نەکردووەڵە سەیران بەس خەریکی خاوێنکردنەوەی ژینگەی. ئێوە داواکاریتان لە هاوڵاتیان چی هاوڵاتیان چی بکەم بۆ ئێوە من بەداخەوە ینی لە بەشێکی زۆری هاوڵاتیان دەبیستم و پێشووتریش بەرنامە کردو باسی گرنگی ژینگەکەن ژینگە گرنگە وایەوە بەڵام هاوڵاتی بۆ نایکا ئێوە داواکاریەکەتان قورسە لەسەر هاوڵاتیان ناوەڵە زۆر کە دەگەڕێت و سەر بەرژەوەندی خۆی ئەو کەسە لە تێگەشتنی خۆی ینی سەدەی 21 پێویست ناکە من ڕێنمایی بدەم بۆ خۆی ڕێنمایی بداتەمە هاوکاری ئێمە بێ برێ ئەوان وەکومە ئینسانن با پشتیان نەچەمێتەوە لەو شوێنانە شفرێنی بە هاوکارمان بن یانی لە سەدەی 21 چێوە. ئێستا ئێوە ئەو زۆرە لایلۆنەیەشتان دابش کردو پێما بوو لەسەر زۆر هەر شەقامەکان ئەو جێگای لی دانیشتونە سیارەکان کە ڕەت بوونە دامانە پێی بە هەموو لایەک نزیکەی 9,000 علاگەمان سەرف کردووە هەر ماڵ و علاگەیەک دو علاگەمان پێداون. ینی ئێوە داواکاریتان ینی تەنها ئەوەیە شتومەکەکانیان پاژماوەکانی بخەنە نێو علاکە بەس بخەنە ناو علاکان بۆمان ئەگەر ناتوانین بگەینتە سەر شەقامی ڕئیسی هە لە جێگای خۆیدانی ئێمە بە خۆمان هەڵی دەگرین بەس نەکەیە فڕێدی ئێمە لە دوای خڕکەینەوە. ئێوە لە کاژمێر چەندەوە بۆ چەند بەردەوام خەریکیان پاکردنەوەیان و ئێمە لە هەفتی بەیانیەوە وەجبەکمان 5 بەیانی بۆ نیمەڕۆ وەجبەک هیچ هەتا هەتا چواری ئێوارە کار دەکەین بەردەوام یعنی سەر لە بەیانی زوش بۆی خەڵکە کە دێ ئەو جێگاین بەستی دانیشێ هەیە زووتر دێ جێگای کاگرێ ئەمە سعات 5 بەشێکمان هەیە ئیشەکە هەتا سعات 12 لە پاشی سعات حەب وەجبێکی تر دێتن هەتا 4 و 5 ئێوارە. بینەران و بیسەرانی خۆشەویست بێگومان هەموو کێشەیەک چارەسەری هەیە کێشەی پیسبوونی ژینگەش کە لە ئێستادا زۆر هەست پێ دەکرێت بێگومان چارەسەری هەیە. چارەسەرەکەش ئەوەیە دایک و باوکان خێزان بۆ منداڵەکانیان ڕوون بکەنەوە ئاخۆ تا چەند ژینگە گرینگە و لە پێشچاویان بەکردداری ژینگە بپارێزن لە کاتی گەشت و گوزارەکان یاخود لە دەشت و کۆڵانەکان بۆیان بسەلمێنن کە ئەوان ڕێز لە ژینگە دەگرن بۆی منداڵەکانیش وەکۆوان بکەن و ئەرکی قوتابخانەیە بۆی بەوانەیەکی پەروەردەیی لە قوتابخانەکان منداڵان ڕابێنێ لەسەر پاگڕاگرتنی ژینگە و ڕێزگرتن لە ژینگەی تەواوی کوردستان نەک تەنها قوتابخانەکە بۆ مامۆستایان ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە پێگەیاندنی نەوەیە کە ڕێز لە ژینگە بگرێت بێگومان ئەرکی حکوومەتە کە ڕێخۆشکەر بێ بۆی ڕێکخراونە حکومیەکان و مامۆسایان و تەنانەت دایک و باوکانیش ڕێگریان نەبێت لەوەی کە خەڵک فێرە پاراستنی ژینگە بکەن و هاوکاری سەرەکیان بێ بۆ نمونە بە تەوزیعکردنی ئەم لایلۆنی زبڵانە کە کارێکی زۆر گرنگ بوو لەم دوایانەدا دەبینین ئێستاکەم شتە بۆش بە شتێکی باو حکوومەت جێگای دەستخۆشیە کە دەبینین لە وەرزی بەهار بە تایبەتی و لە جەژنەکانی نەورۆز خەڵک دابش دەکا کارمەندانی خۆی دابش دەکا بەرسەر شەقامەکان بۆی ژینگە بپارێزن بێگومان ئەرکی هەر هەمومانە هاوکاری یەکتر بین بۆی ژینگەیەکی تەندروست و سەلامەتمان هەبێ. ئەزیزانم من هەرچەند قسە بکەم لەسەر ئەم بابەتەیە حەقی تەواو نادەین بەم بابەتەیە چکە بابەتێکە ڕنگدانەوەی لە ژیانی هەمومان هەیە و بۆی ژیان بەردەوام بێ دەبێت ژینگەیەکی پاکمان هەبێ. من بەم ئەندازە گەشتمە کۆتای ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆ بەس حەزم لێ لە کۆتا پەیام پێتان بڵێم ژینگە ماڵە گەورەکەی هەمومانە واتە ماڵە بچووکەکانی ئێمە لەنێو ئەو ماڵە گەورەیەدایە تکایە ماڵە گەورەکە پیس نەکەن بۆی نەخۆشی و نەخۆشیە کوشندەکان لە نێو ماڵە بچووکەکانیش ڕنگ نەداتەوە. ئەزیزانم بەم ئەندازە گەشتمە کۆتای ئەڵقەیەم جارێ بەرنامەی پەیامی تۆ تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ وێنەگری خۆشەویستم یونس عەبدوڵڵا بەیەوەی خۆشەویست شاد دەبینەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.